ئەندرۆفاندۆر پیاوێکە لە حیزبی یەمینی متەتەڕفی هۆڵەندا و دانیمارک. ئەو حیزبەی کە هەستان بە دەرکردنی فلیمی فیتنە لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە هەمووی دژایەتی بوو بۆ دین و بۆ مسلمانان، ئەوە بۆ مسلمانانی خستە سەر جادەکان. مسلمانان هەستان بە مزاهرەی گەورە لە هەموو عالەمە دژی ئەو فلیمەکە لەسەر پێغەمبەری خوا و لەسەر تەتەڕف و لەسەر توندڕەوی ئیسلام دەرکرا بوو. سبحان الله، ئەم پیاوە ئەڵێ من لەم حیزبە متەتەڕفە بووم کە مسلمانانم بینی ئەو نەپەرۆشن بۆ پێغەمبەرەکەیان، وتم معقول نییە خەڵکی ئەو نەخۆشەویست بێ لای دواکەوتەکانی خۆی، لا شوێنکەوتەکانی خۆی، ئێمە ئەمەی لەسەر دەرکەین. هەستام ژیانی پێغەمبەری خوام دیراستە کرد صلی الله علیه وسلم. فمێکە قوڵ بوومەوە لە ژیانیا کە نزیک بوومەوە پێغەمبەرم ناسی، لە شوێنی خۆیەوە کابرا ئیمانە هێنێ. اینجا هەڵەستێت یە بۆ مەکە و مەدینە، لە پاڵ قەبرەکەی پێغەمبەری خوا سەڵام دەستەکا بە گریان، ئەڵێی پێغەمبەری خوا چەند بێئەدەبیمان بەرامبەر تۆ کردووە، چەند کە لە دوورەوە ئەمان ناسیت چەند بەدگومان بووین، ئێستا لە نزیکەوە کە نزیکتریش بوومەتەوە چەندم خۆشەویت کە ئەڵێن ئەبێ قوربان مەدینە بەجێ بێڵیت و بچی بۆ مەکە لەبەرەوەی کە عەمرەکەت لە مەکە تەواوە بێ، دەستەکا بە گریان ئەڵێ وەڵڵاهی دڵم نایە ئەم پیاوە بەجێ بێڵم، دڵم نایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێی دوورکەمەوە، بەڵام تەنها ئەوە سەبووری مەدا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەجێ ئەهێڵم ئەچم بۆ مەکە و لێ عەمرەکەم، ئەچم بۆ خزمەتی ماڵی خوا، تەنها ئەوە سەبووری مەدا. خۆشەویستەکانم، تەنها شخصیەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە وەکو سەرکردە